لە سوورەی نورە یەکەم جار ئەمر بە پیاوانەکە فەرمێ چاوداگرن باشە واشی بەستێتەوە بە پاراستنی داوێنەوە فەرمێ چاوداگری داوێنە پێپارێزێ و حەزەکەم بزانن لێکۆڵینەوە کراوە ئێستا لە جامیعەکانی ئەوروپا لە جامیعەکانی سین و یابانیش ئەڵێن پیاوێک تەماشای ژنێک بکە هەتا جوانی ئەو ژنە ڕووتی ئەو ژنە با بڵێن دەرخستنی جوانیەکانی زیاتر بێ و سەرنجی زیاتر ڕاکێشێ بەشێک لە مێشکی چالاکە بێ کە لە کاتی تلیا خواردناوە بەشە چالاکە بێ بێهۆشیەکە مدمینیەکە بۆیە سێرەکەی ناتوانە واز لەو کچە بێن ئەتر عەشق علەما فەرموون تلیاکی بێعەقڵەکانە ئاوە تعریفیەکەن عەشق تلیاکی بێعەقڵەکانە چکە ئینسانە وەکو چی لێکە وەکو ئاژەڵی لێکە ئیتر حساب نەبۆ دایکەکە نەبۆ باوکێکە نەبۆ خوشکێکە نەبۆ برایەکە ئەگەر ژنی هەبێ نەبۆ ژنیەکە ئەگەر مناڵی هەبێ نەبۆ مناڵیەکە کورە وای لێ حساب بۆ عیبادەتەکانیشی حساب بۆ ڕەب العالەمین ناکە ئەو عەشق وای لێکە چەند کەس وای لێ هاتووە حساب بۆ پلە و پایی خۆی ناکە حساب بۆ پێگەی ناکە حساب بۆ کەسابەتی ناکە هەمووی دائەنێ ڕوا جا هەتا وەکو زیاتر تەماشا بکە ئەو بەشە تەفعیلترە بێ وەکو تلیاکی زیاتری کێشابێ حتا ئەڵێن لە کاتی سیرکردنی فلیمە خیلاعیەکانە ئەو بەشە تەفعیلە بێ بۆیە ئەو کەسانی تەماشای ئەو فلیمە خیلاعیانە ئەگەر ناتوان وازی لەبێن تەمەنیشی کردووە ئارەزوەکەشی نەماوە هەر مبتەلایە پێوە خەڵک هاتۆ بۆ لای ئەمە تەمەنێ زۆری هەبوو تدی چۆن تەرکیکەم تلیاک چۆن تەرکەکە قرسەوە باسانی تەرک ناکرێ پێویستی بە معالەجە هەیە بۆیە ئێستا لە عالەمە دکتۆر هەیە پیاو ڕاهێنێ ژنیش بە هەمان شێوە ڕاهێنێ لەسەرەوەی کە چۆن ئەو مەواقع خیلاعیانە تەرک بکاو لە خەیاڵی خۆی لای باو دوورکەوێتەوە لەو جنسە هەڕەمەکی کە تووشی بوو جا بۆیە بەڕاستی بەڵێ علمیش سەلمانوێتی طبیش سەلمانوێتی و قورئانیش پێش هەمویان سەلمانوێتی کە ئەمانە هەمووی حەقائقن لە بینی ژن و پیاوە هەمووی هەیە بۆیە هەر دانە و لە موقعی خۆیان دایناوە الله جل جلاله هیچ شتێکی نەبردوتە شوێن شتێکی تر الله جل جلاله حەکیمی ژەو ذاتەیە کە شتەکان لە جێی خۆیان داینێ بۆیە کە ئەمەی دیاری کردووە بۆ ئافرەت لە جێی خۆیان دیاری کردووە کە ئەمەشی دیاری کردووە بۆ ژن لە جێی خۆیان دیاری کردووە